پرسیارەکە لێرەوە دەست پێکە لای خۆمان تا چەند کەر لەسرم بابەتەکرا و بتوانین مافەکانی مناڵ بپارێزین بتوانین تون و تیژی بەرامبەر مناڵ نەبێت بتوانین بە شێوازێکی تەندروست مناڵەکانمان پەروەردەکەین ئەمەشەکەڕێتەوە بۆ دوو لایانی سەرەکی یەکێکیان خێزانە دووەمیشیان لایانی پەروەردەیە کە بتوانێت بە شێوازێک ئەم مناڵە پەروەردە بکەن گەورە بکەن مافەکانی بپارێزن کە بتوانین چاوەڕێی داهاتوویەکی باشتری لێ بکەین بۆیە ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەم ڕۆژاکەین و لە هەما کاتیشات چۆن کار لەسەر مناڵ کراوە و چۆنی دەتوانین ئێمە مافەکانیان بپارێزین و هۆشیاری بەشێکی زۆر زۆر گرنگە کە بەردەوام بڵاو کرێتەوە تاوەکو ئەو مافانەی مناڵ هەمیشە پارێزراو بن گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شۆخان گەڵاڵەیی وەکو مافپەروەر کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە مامۆستا زۆر زۆر بەخێر بێ بەیانی باش سپاس بۆ ئامادەبوون زۆر بەخێر بێت پێشوی بچینە پرۆگرامەکە وتمان لە ڕێگا هاتی بارانەوت زۆر زۆر شەقامەکان چۆن لافاوێکی زۆرە بارانێکی زۆر زۆری شەوەڵێ دەی بە هیوای بارانی بەرەکەت بێ بارانێکی بەڕەحمەت بێ گرفتی نەبێ بۆ هاوڵاتیان بەڵێ مامۆستا بێنە سەرەوەی کە ڕۆژی جیهانی مافەکانی مناڵە تا چەند کە ڕۆژی شیاو بۆ دیاریکرابێ بێگومان لەوانێ لە جیانە چەندین چالاکی چەندین هەوڵی زیاتر بکرێ بۆی کە بتوانن مافەکان بپارێزن لای خۆمان تا چەند کار لەسەر ئەم بابەتە ئاکرێت ئێمە لە ڕۆژی جارنامەی مافەکانی مناڵە من پیرۆزبایی لە مناڵە چاوگەشەکانەکەم بەداخەوە باخچەکەمان داخراوە بەهۆی بایکۆت و ئەم زڕوفەوانێ بەداخەوە من ساڵانی تر لەم وەختەیە ئۆپەرێتمان حازرە بوو مناسەبە حازرە بوو دادەشاناس بە زۆر کاتەکان ئەهاو بەشداری ئەو مەراسیمەیە کرد چکم زۆر احتیمام بە مناڵەکانە و باخچەکەشمان دکتۆر لەتیف ڕەشید بیناکە یاوینەتەوەکو خێرخوازە دوو بینایی کردووە دەستخۆشی لێ یەکەم ئیمساڵیش لە هەوڵەکانی بۆ مناڵان یعنی دایمە ئاگای لە باخچەکەیە کە مۆلیدەی بیسکەیفی بۆ نردوین مناڵ پارێز فەرشی بۆ کڕین بۆ مناڵە جوان بەداخەوە دەرگای باخچەکەمان داخراوە بەهۆی بایکۆتی مامۆستایانەوە بە هیوای ئەوەی کە زوو بکرێتەوە بە هیوای ئەوەن لە ڕۆژی جارنامەی مافەکان لە ساڵی هەشتاونۆ ئەعلانی حقوقی مناڵ کراوە کە هەموو مناڵێک مافی چەندەها مافی هەیە لە هەموو باخچەکانە بە خۆشحاڵی و لە باخچە حکومیەکانە من قساکەم جارنامەی مافەکان هەڵواسرا ئەو مناڵانی کێنە باخچە سەرەتا لای ئێمە ئاشنایانەکەین بۆ حەقانی کە هەیەە حقوق و ئیلتیزامات چییە لەسەر مناڵەکە و لەسەر خێزانی ئاشنا ئەبێپی هەتاکو باخچە تەواوەکە هەموو جارنامەکان ینی بەپێی هەفتەکە بەپێی وحدەکانی کە ئەیخوێنن هەر ڕۆژە و دوو جارنامەی پێڵی مناڵەکان وایە ئەیزانێت کە حەقی ئەوەی هەیە مافی ئەوەی خێزانیە بێ مافی ئەوەی خوێندەوار بێ مافی ئەوەیە سەفەر بکە مافی ئەوەیە ژیانێکی تەندروستی بۆ دابین کرێ و لە کەش و هەوایەکی ئارامدا بێت زۆر باشە باسی ئەوەت کرد ئێوە تەنانەت خودی مناڵەکانیش هۆشیارەکەنەوە لەسەر مافەکانیان ئێستا لەوانەیە لە لای ئێمە بەداخەوە ژمارەیەکی زۆر منداڵ هەیە لەسەر جادە کار ئەکەن مافی خوێندنیان نییە با بڵێن خانوویە کە سەقفێک بێت لە کەشێکی وایە لە ماڵەوە بمێنێتەوە بەڵام ئەو ناچارە دێتە سەر جادە کارەکە لەم کاتانەدا کاتێک منداڵێک ئەبینێت مافەکانی ئەمەیە بەڵام بۆی دەستە بەرناکرێت ئێوە چۆن هەوڵەدەن منداڵەکە ئەوەی کە لە لای ئێوەیە فێری بکەن کە ئەو هەوڵ بات داهاتوو باشتر بکات بۆ ئەوەی کە هەموو مناڵێک بتوانێت لە کەشێکی گونجاوا ژیان بەسەر بەرێ ئایا هەوڵە درێت لە ڕووی پەروەردەیشەوە ئەم مافانە لەو مناڵایە بناغی بۆ بنرێت بەڵێ لە ڕووی پەروەردەوە هەوڵە درێت بۆ ئەوی مناڵەکان بتوانن بەزەییان بۆ مناڵانەی ترابێتەوە بە چاوێکی نەک بەزەیی بە ئەوە بە ئەوەی کە یارمەتی ئەو مناڵانە بن ئەو مناڵانەی کە ئیمکانێتیان زۆرترێکی خوشکار و برانەوە یعنی لە ڕێی دایک و باوکیانەوە هەوڵ بن ئەوانەی ئیمکانێت هەیە یارمەتی ئەو مناڵە بن کە لەسەر جادەیە کە بێلانەیە لانەیەکی ئارامی بۆ بکە ینی ئەتوانێت ئەو مناڵە تەسیری هەیە لە خێزانەکە ئەڕاتەوە ئیگەڕێتەوە کە ئەمە مافمە بەڵام ئەو مناڵە کاتێ لە ڕێ دایکباوک ئەیگەێنێ ئەیبینێت ئەو مناڵە کلینێت کەس ئەفرۆشە گوڵی پێەیە شتێکی پێ ئەبینێ ئەم مناڵە لە خوێندن بێ بەشە لە ڕێی ئەوە مناڵەکە تەسیری هەیە لە ڕێوە لە ڕێ ئەوەی کە ئێمە پەروەردەیەکەین بۆ دایک و باوکەکەی بگێنێ بۆ ئەوەی بتوانن هەلێکیش بۆ ئەو مناڵانە بڕەخسێنرێ بێکمانە ئەو هەوڵەش هەیە سەحار ئەزانی کە بە تایبەتی لە شاری سلێمانی چواردەوریشی ڕێکخراوی مناڵ پارێز بەردەوام تیمەکانیان لەوەیان کە ئێمە چەند جاریشان گفتوگۆمان لەگەڵا کردوون لەسەرەوەی کە تون و تیژیان بەرامبەر نەکرێ قسەی نەشیاویان پێ نەوتریا خۆگەر نەوتوانی لە جامی سیارەکەش و یارمەتیکی بی
نتوانی بە شێوازی مامەڵی لەگەڵاکەی کە مناڵە برینات بکرێت بۆ ئێمە دەستخۆشیان لێکەین بەڵام ئەوەی کە گرنگە ئێمەین هاوڵاتیان ئەو هۆشیارەمان هەبێکە هاوڵاتیان دروستکی کە ئەوانەی کە سەرمایه‌دارن ئەوانەی کە یعنی هەلیان بۆ زیاتر لە خەڵکی کە بۆ ڕەخساوە کە یارمەتی ئەو مناڵانە بن کە لەسەر جادن و مافی ئەویانە سەبەن بارانە لەوانەیە ئەو مناڵانە کلینێکس بفرۆشێ ئەبینی گوڵە فرۆشێ یعنی شتێکی کە بۆی بژێوی خێزانەکە ئەبینی دایک و باوکێکی بەتەمەنی هەیە ناتوانێت کە لێ پرسی گیر و گرفتی زۆر ئاڵێ گەر من نێم ئەو کاسبێ بکەم ناتوانم بژێوی خێزانەکەم دابین بکەم یانە ئەو مناڵانە زۆربیان کە تۆزە گەورە بن ئەچنە خوێندنی ئێواران ئەکەن ینی بەعزە مناڵێک هەیە هوشیاری ئەوەی هەیەڵە من بەیانیان ئیشەکەم شەوان ئەخوێنم بەڵامەوە طبعاً بۆ سەرەتایی و بۆ باخچەی مناڵان ئەوە ناکرێت زیاتر ئەوە لە متەوەستە و سانەویەکانە ئەتوانن زۆر باشە ماڵسا بێنە سەرەوەی کە تۆ بەکسەر باسی باخچەکەتان کرد باسیەوە کرد کە ئەم مناڵانە پێشەوە بێنە باخچەکە لە ناو خێزانێکەوە هات زۆر جار لە ڕێگەی مناڵەکە و لە ڕێگەی قسەکردنیەوە لە ڕێگە هەڵسوکەوتیەوە ئەزانین لە خێزانێکی گونجاوە هاتو یاخود نەگونجاوە هات بۆ زۆر جارە مناڵە ناتوانێت درۆ بکە شتە ڕاستیەکانەڵێ زۆر جارە و ئەو ناکۆچی کە لە نێو خێزانە هەیە ڕنگدانەوەی لەسەر مناڵە هەیە لەوانەیە ڕەچاوی کۆمەڵێ مافی بکرێت ئێوە وەکو مامۆستای بەڕێز وەکو ماف پەروەر تا چەند ئێوە هەماهەنگیتانەیە کە بە دووادات چون بکەن بە دایکەکەی بڵێن بە باوکەکەی بڵێن ئەم مناڵە کێشەی چییە گرفتی چییە چونکە گەرم هەماهەنگیە هەبێت لە نێوان خێزان و پەروەردە و دایانگە و ڕۆزەکانە ئەتوانی مناڵێکی تەندروستمان هەبێت من لێرە دەستخۆشی لە مامۆستا دڵسۆزەکانی باخچەکەمەکەم کە ئەو چەندەها کەیسمان هەبووە لە باخچەکە ینی کەیسمان هەبووە مناڵەکە دایکی نەبووە ینی ئەوە یەکێک لەو کەیسانەی کە زۆر تەئسیری تێکرد و مامۆستاکان بە دیاریەوە گریا بوون لە ڕێی خاڵی دایکەکەی کوشت بوو مناڵەکە هەمووی وەکو فلیمێ چۆنە بۆی گێڕابوونەوە هەرچی مامۆستایە ئەگریاوی ینی بەس ئەو مناڵەیان بدوانە یەکسەر باسێوە کرد کە دایکی چۆن خاڵی کوشتوێتی و لە بەردەمی ینی ئەوە مناڵ عالەمێکی زۆر پاکە ئەوەی کە بینێ ئەیڵێت ئەوەی ئەیبینێ ئەوێ ینی هەمومان متەئەسیر بوون بۆ مناڵە هەمووی بە شێوەیەک چۆن قسەکان دایکی چی وتووە خاڵەکە چی وتووە ئەمەی هەموو بۆ ئێمە باس کرد ینی ئەو مامۆستانە ئەگریان ینی کەیسەکەوا بوو نەشمانەتوانی ینی مساڕەحی دایک و باوک هینەکە بکەین باوکەکە بکەین یان لە ماڵێ پوری بەخێوی ئەکرد زۆر پەروەردەیەکی جوانێک بەڵام بەداخەوە ئەو حاڵەتە لە بەردەمی ئەو مناڵەیە ڕوویا بوو ینی دایک و باوک داوا لیانەکەم زۆر وشیار بوون ینی قسەیەکی بەسیط نەڵێن ئەم مناڵە هەڵیەگری هێنێ بۆ باخچەکە ینی چەندەها کەیسی ئەو لەوە زیاتر مانلایە من بە تەجروبەی خۆم 24 ساڵ لە پەروەردەیە ئیشەکەم ینی کەیسی زۆرمان هەبووە تەنە ینی داوا لە دایک باوکانەکەم کات بۆ مناڵەکانێ کە تۆ قەرارەی مناڵە ببێ پێویستە لەسەر کە کاتیش بۆ ئەم مناڵەدانی بەداخەوە دایک و باوکەکە هەمان بوو کەیسی تر دایک و باوکی خۆی بوون ئەمان و مناڵەکە و ینی ئەزێتی مناڵەکانی کە تکاو لێکین وەرە با چارەسەریکن ئەو من کاتم نییە ئەوتمان با بگیان ئێمە مناڵی تو ئێمانەیە لە ڕێی تۆ چارەسەریکەین ینی ئەو حاڵەتانە ژێ کە مناڵی خوانن گەنجیش بوون هەردووکیان ینی ئەو من کاتم نییە من دەواممێ ئەی ئەو مناڵە چۆن ئاوا پەروەردەکە ینی ئەوە شتێکی زۆر ینی ئەوەیە کە دایک و باوک ئەبێ وشیاری تەواوی هەبێ لەو مناڵە کە دروستی ئەکا ئەبێ کاتی بۆ دانێ ئەبێ وەختی بۆ دانێ ئیستا بۆی جەنجاڵیەوە ینی دایک و باوک بەداخۆیان لە ماڵەوە لە لای ئیشکەرێ بەجێڵێ یا لە خۆی کاتی نێو ئەوە زۆر زۆر کێشێکی گەورەیە ینی تۆ کات بۆ مناڵە بۆ جەرگەکەی خۆدانێنی ئیتر ینی ئێمە محاولەشمانە کرد ینی چەندەها مامۆستای دڵسۆزمە بوو ئیشیان لەسەر کەیسەکانە کرد مناڵمان هەبووە گۆڕیومانە ینی ئیشمان لەسەر کوتون دوایی لە نەتیجە لە کۆتایی ساڵە بۆ ینی مناڵێک بۆ لە هەموو مناڵەکان بەهرەمەندتر بووە بەهرەکانی لە باخچەی مناڵانەوە دەرەکەی تۆ بتوێ مناڵە بەهرەکانی بدۆزی تۆ لە باخچەی مناڵانەوەگەری بە جوانی ئیشی لەسەر بکرێ و خێزان هەماهەنگی پەروەردە بێ ئەو مامۆستانە بێ مناڵێکی دوایی دوا ڕۆژێکی زۆر باشێ بێت یعنی ئەوە من داواکەم لە هەموو دایک و باوکە ینی پێی ناخۆش نەبێ کە لە باخچەکە یا لە قوتابخانەکە مامۆستاکەیە بەڕێوبەرەکە بانیەکە و شتێکی پێ ئەڵێ لە ئێمە هەدەفمان لە پێشا پەروەردەیە اینجا خوێندن ینی لە پێش ئێمە پەروەردەیانەکەین بە هەماهەنگی ئەیش ئەبێ خێزانەکان هەماهەنگ بن لەگەڵ ئێمە ئەگەر ئەوان هەماهەنگ نەبن لەگەڵمانە ئێمە ناتوانین هیچ ئیش لەسەرەوە مناڵە بکەین چکو من ئیشی لەسەرەکەم ئەو ڕاتەوە ماڵەوە کاتی بۆ دانانێ هیچ بەرهەمێکمان نابێت لە دوایی
مامۆستا شۆخان کاتێ ئەم ڕۆژە دیاری کراوە هەموو لایەنەکانی پەروەردەی مناڵ ڕەچاو کراوە بەلایەنە مادیەکانیەوە دەرونیەوە دابینکردنی ژیانێکی ئاسوودە بووی باسی بەهرە لە منداڵت کرد ئەوەی کە چۆن بکرێت بەهرێک لە منداڵێکە بدۆزرێتەوە ئێوە بە حکمی هەر و ئەزمموی 24 ساڵ ئەزمموی بەڕێزت ماشەڵڵاو لێ بە هەر پێشتەوە دیار نییە بەڕاستی چۆن ئەکرێت لە دەرەوەی ماڵ تۆ هاوکار بیت یان هۆکار بیت بۆ دۆزینەوەی ئەم بەهرەیە لە منداڵە ئەزین چۆنەکەێتە باخچەت لە ئێمە تەمەنی 4 ساڵ و 5 ساڵمان لە تەمەنێکی زۆر ناسکە ئەگەر دایک و باوکە هەماهنگ بێ ینی مناڵشمانە بووە دایک و باوکەکە زۆر گرنگی پیا ینی مانگی جارێ لە مانکە 2 جار 3 جار هاتۆ بۆ لامان توێتی ئەم مناڵم ئەم بەهرەی هەیە ینی ئەوە زۆر کار ئاسانی بۆ ئێمە کردووە زیاتر کار ئاسانی بۆ ئێمە لە ڕێی ئۆپەرێت و ئەو شانوانە کە بۆ مناڵ یەتە سەر مەسرح شخصێتێکی تایبەتی هەیە ئەتوانێت ینی بە تەواوەتی بەلێغی ینی مناڵێکی ناتق بێ ئەتوانێتە سەر مەسرح ئەو مەسەلەن ئەو جاڕێمەی مافکەڵێ مافم ئەوەیە کە خوێندەوار بم مافم ئەوەیە لەگەڵ دایک و باوکی خۆما بژیم مافم ئەوەیە بیمەی تەندروستی بە ینی ئەوانە ئەڵێت کێت مناڵەکانی کە چاوی لێ ئەکەن ئەبینێ ینی بەهرەکانی دەرەکەوێ ئەم مناڵە حەزی لە چییە خولیای لە فەنایە لە هوەرە وێنە کێشانە یان شانۆیە یان میوزیکە یان هەر بەهرەیەکی تر یان لەو ڕۆڵی کە ئەیبینێت مەسەلەن ئەو ڕۆڵانی کە مامۆسای هونەر بە دەستخۆشی و مامۆساکانی هونەرم زۆر دەستخۆشییان لێکم کە زۆر چالاکن زۆر هەماهەنگن هاوکارن هەش مامۆستای هونەری ژنیان بەس مامۆسایەکی ئەکتیفە لێرۆ دەستخۆشییان لێکم لەش یان ساق بێ کە ئەوان ئەواکەن باخچەکە بەرەو پێشەوە ینی نانێشتۆ بەرەو دواوە بڕی مناڵەکان بەهرەکانیان دەرکردووە ینی لە ڕێ ئەو مامۆستای دڵسۆز زۆر گرنگی هەیە ینی ئەوە لێرا بێ بە دایکی ئەو مناڵە لە باخچەکەیە چکم خۆشیان دایکن ئیتر باوەشێکی گەرم بۆ ئەم مناڵە کاتەوە یارمەتی ئەیە مناڵەکە هەرچی خولیا و ئەوەی کە حەزی لێتی شەرم نەکاو لای مامۆستاکە ینی دەری بخات و ئێمەش بتوانین لە ڕێ ئەو ئۆپەرێت و شان و ئەو وانانی کە ئەیخوێنێ پەری زیاتری پێن و بەهرەکانیان زۆر باشە مامۆستا ئێستا لەگەڵەوەی خۆشە بەڕێزی ئاماژە و پیاکە ئێستا لەوانەیە بەهۆی چەند هۆکارێکەوە بێ نەتوانن باخچەکەتان بکرێتەوە بەڵام ئێستا پەروەردەکە زیاتر جەختی لەسەر دایک و باوکە لەناو خێزانە مناڵەکە لەوانەیە بە تایبەتی ئەو مناڵی ئەو تەمەنانە لەگەر دایمەڵی مناڵ یەکی ابتیدایی ئەمە زۆر گوناحن کە خوێندنگە ناکرێتەوە چکە پرسیارە لایەن ینی بۆ من ناڕم بۆ مەکتەب بۆ ناچم بۆ دایەکەکە بۆ ناچم و لای دادەکانم ئێستا ئەرکی دایک و باوک زیاتی کردووە ینی با بزانین کازانی ئێستا دایکانیش و باوکانیش کارێکی تایبەتی خۆیان هەیە ینی تا 5 جوارە جاری وایە مناڵەکەیان نابین بەس کە ئەشی بینن ئەو ناز و خۆشەویستی نایەن یەکێک لە مافەکان خۆشەویستی دایک و باوکە یعنی کەوا ئەم ناز و خۆشەویستی نایەتی ترە مناڵەش هۆگری تۆ نابێت ئەم مناڵە وەختێک گەزانی چەند ساڵێک تێپەڕیوە گەورە بوو ئەڵێ من مناڵەکەم بەخوا هەموو شتێکی بۆ مەکە باوەشێکی گەرمی بۆ بکە ئەمە بەدەر لەوەی کە مامۆسایەکی ئازیزی وەکو دایکێ وەکو مامەڵەکردنی لەگەڵ مناڵە ئەمانە تا چەند گرنگە لە ناو ماڵەکەی خۆمانە لەگەڵ مناڵەکانە ئاوەڕفتارکە ئەو خۆشەویستی زۆر گرنگە ڕن ئاياتەوە لە شخصێتی ئەو مناڵە چەند تۆ خۆشەویستی بێ ئەوە جەرگی خۆتە ینی ببورن ینی چەند خۆشەویستی بێ بە مناڵەکە ئەوەنە ڕەنی ئاياتەوە لە دواییە ینی ببینێت تۆ چۆن دایک و باوکی خۆتە خۆشەیە چەند ئیتیمان بە دایک و باوک دێی چەند گرنگی پێی مناڵەکەش تەقلیدی خۆ دەکاتەوە چی بکەیت چۆن خۆشەویستی بیتی ئاوا ڕەنایەتەوە لە ژیانە کە لە گەورەبوونیە لە کردارەکانیان لە ڕەفتارەکانیان ینی تۆ بینێت بۆ نمونە تۆ لەگەڵ دایک و باوکی خۆتا احترامیان نەگری ڕێزیەگری خۆشەویستی ئەی بە دایک و باوکەکە ئەوە ئەبینێتەوە ئەویش ئەو خۆشەویستی ئەیاتەوە بە تۆ تەقلیدی تۆ کاتەوانێت ئەوە زۆر گرنگە ینی هەر ئەوە نیە تۆ مناڵە هەبێت یان مناڵ دروستکەی ئەبێ بزانی کاتی بۆ دانەی چۆن وەخت بۆ مناڵە بیبەی بۆ شوێنی ینی بەڕاستی چکوم دەوامەکە نیە ئەبێ بیبەی بۆ ئەو شوێنانەی کە پێویستە و مناڵە تااقەتەکانی خۆی تاسەرفکە شوێنی یاریگەیە ئیتر هەر شوێنێکی ترە کە تۆ توانی وەختی بۆ دانی کاتی بۆ دانی بۆ ئەو مناڵە ئیمال نەکەیت ئیسە مەکتەبنی و باخچەنی ئەوە نییە ئەبێت تۆ کاتی بۆ دانی لەبەروی ئەم مناڵە مجموعەیە تاقەی تایە ئەبێ تەفریق بێتەوە ئەبێ هەموو ئەو شتانی کە هەیەی دەری بڕێت ئەو خۆشەویستیتە کە بینی مناڵەکە تۆ کاتی بۆ داین لەگەڵ ئەوەی کە زوروفەکە وایە لەبەروی ئەوان مناڵن
نازانن ئەم زروفێکە هاتۆ بەسەر کوردستانە و ینی گەورەکان توانن تەحملوکەن بەڵام مناڵەکان ئەو هەر یاریەکەی خۆی ئەوێ ئەو هینانی خۆی ئەوێ کە تەفریق بێتەوانێ لەبەرەوە ئەو خۆشەویستەی کە توی بە مناڵ ڕەنگەیاتەوە لە دواییدا بۆ ژیانی خۆت. زۆر باشە مادەم باسی ئەم بارودۆخە کراوە ئەوەی کە بەداخەوە ئێستایە دەوام لە زۆرێک لە خوێندنگە و داینگە و باخچەکانانیە چی ئەکرێ بۆ ئەم مناڵە بکرێت مامۆستا شۆخان بۆ ئەوەی کە لە ڕووی دەرونیەوە زۆر ئاسەواری بەسەرەوە نەمێنێتەوە تووشی سەر لێشەوەی نەبێت بە قەولی جەنابەت لە لای ئێوە فێرکراوە مافەکانی ئەوەیە ئەبێ بخوێنێت ئەبێ وابێ ژینگەکە ئارام بێت بەڵام کاتێک دێتە دەرەوە لەوانەیە بەم شێوەیە نەبێت ئەم سەر لێشەواوی بۆی کە تیا دروست نەبێت دواتر تووشی هزار گرفت نەبێت لە داهاتووە تەنیا دایک و باوک لەم کاتانە ئەتوانە هاوکار بێت یان نا ئەکرێت کاری تریش بۆ ئەم مناڵە ئەنجام وڵای یان ئەوە تابی باتە شوێنی وەکو چۆنەڵین چۆن تەقویەک یا دەورەیەک یا شوێنێکی ئەهلی بۆ ئەوەی ئەو مناڵی لە دەست نەچێیان ئەبێ گرنگی پێ بدرێ بۆ ئەوی ئەو مناڵە تا ئەو تاقەی تیاتی تەفری یاخۆ ئەوە تا کاتی بۆ دانێ خۆی بیباتە دەرەوە ئەو شوێنانەی کە حەزی لێتی و یاریگەکانە شوێنەکانە کە مناڵ حەزی لێتی هەفتەی جارێ هەفتەی دوو جار بیباتە دەرەوە بە پێی ئیمکانیەتی طبعاً ئەوە ئەکەوێتە سەر هوشیاری دایک و باوکەکە و لایانی مادی دایک و باوکەکە ئەوەش زۆر تەئسیری هەیە ینی دایک و باوک ئەگەر لایانی مادی ینی لە خوارەوە بێ ناتوانێت ئەو زۆر شتەیە بۆی فراهەم کە ینی ئەوەش لەبەرۆی ئەم وچێ و هەیە بەڕاستی ناکرێ بۆ دایک و باوکان ینی بیباتەوە شوێنانی کە بە پارێ و کاتی بۆ لێنان چکمەوە تەئسیرێکی زۆری لە ژیانی هەر یەکێ لە ئەم مامۆستا و فەرمانبەر و ئەمانەی لە وڵاتە ژین تەئسیری زۆرە ینی ئەبێ لانی مادی دایک و باوکە و لانی وشیاری دایک و باوکەکە دایم خێزانیش مامۆستا سەرچاوەیەکی زۆر زۆر گرنگە هەنی زۆر جارڵی نێمە مناڵەکانمان بە تایبەتی و تەمەنانەی کە لای ئێوەن تەمەنێکی زۆر هەستیارە بەڕاستی ینی وەرگرن هەموو شتێ وەرئەگرێت ینی تۆ هەرچێ بکەیت ئەو لاسایی تۆ کاتوە ینی تەنانەت من زۆر جار لە هونەرا زۆر ئەمەم بینیوە ڕنگدانۆیان مناڵ لە ڕووی ئەوەی کە لە هونەرە چۆن گزارش لە شتەکانەکە ینی ڕسمی باوچێکات یانێ قاچێکی گەورە بکات سەرێکی پێوەکات باوچێتیەوە ینی بۆ ئەمەی بینیوە باوشی لە ماڵە بەردەوام دەنگی بەرز کرێتەوە باوکی بەردەوام گەورەیە لە ماڵەوە باوکی بەردەوام هەموو شتەکان بلە لای ئەوە بڕیار ینی تۆ خوێندنەوەی کەی بۆکەی چەند گرنگە ئێمە منداڵەکانمان هەر کێشەیەکمان هەبێ هەر گرفتێکمان هەبێ هەر بارودۆخێکی ناهەموار بێ مناڵەکەمان نەکەینە قورباغی و بارودۆخە چکە بۆ تۆ مانگێت ساڵێ لەمەوە پێش بارودۆخەکە گونجاو بووە فێری کۆمەڵە شتە کردووە مناڵە داوایەکان بەڵام لێکسەنی نەوەشی بە یەکجار کارێکی هەڵەیە چۆن بتوانین مامەڵەیەکی وای لەگەڵا بکەین هەم شتەکەی بۆ سنووردارکەین هەم لەگە بارودۆخی خۆشمانە بیگونجێنێ هەم مناڵەکە بە ئەقارێکی کیانە بێت یعنی من ڕۆژانە خۆم لە باخچە هەموو ڕۆژ داوامەکەم زۆربەی ڕۆژەکە یعنی مناڵەکان باوەڕێ بێ سەرە بۆی تەکید کاتەوە کە دەوام نییە بە ژوورەکانان سەیرەکات ئەڵم چی بکەین دەوام نییە ینی بۆی تەکید بێتەوە هەند دایک و باوکەکە دیارە زۆر تەئسیری تێ یانێنە حوشەی باخچەکە ینی ئەبینێ کەسی لێ نییە باوەڕێ بێ ئێمە باخچەمان کردو سێ مناڵ هات سێ مناڵ هات ئیتر دوایی دایکەکە هەر خۆی بردنیەوانێ لە 300 مناڵکە وەرمان گرتووە لە باخچەکە سێ مناڵ لە بەرەوەی دایکەکەش ناتوانێت نەکرێ خوێند پاس و خۆیمە بڵێن پارێکی وانێ شتێکی ڕەمزیە بۆ خواردنەکە وەرەگیرێت بەڵام ناتوانێت پاسی بۆ دابین کە یان خۆی مۆزەفە و دەوامی هەیە ناتوانێت ڕۆژێ ئەنی لە کاتیوا هێناوێتی بۆی تەکید بێت کە باخچەکە داخراوە یا مەسەرەن باوەڕ بێت لە پرسا بینی و مناڵی باخچەی خۆم بووە گەورە بووە باواشی پیا کردوم و هاتۆتەوە بۆلام یا کارتەکەی وەرگتووە قوتابخانەی سروش بە تەنیش باخچەکەمەوە کارتێک بە باوەش بەهینەوە یەت بۆ ئیدارەکەمە چم وەلای مامۆستا کارتەکەی هێنا و دەرچوم و ینی ئەوەنە هۆگرمانە بن ینی هۆگرمانە بن شتەکان ینی معجیبمانە بن شتەکانەکەدەوە خۆیەکا بە من خۆیەکا بە مامۆستاکی خۆیەکا بە فڵان دادا لەبەرەوەی تەئسیری لە ژیانە ڕۆژانە لە هەشتەوە بۆ مەسەلەن بۆ 12 بۆ یەک ئەم مناڵە لای ئێمە بێ نیوەی ڕۆژەکەی لای من بەسەرە بات یعنی تەئسیری ئەوەی ئێمەی بەسەرەوە بێ ئێمە و مامۆستاکانی بەسەرەوە بن ئەگەر مامۆستایەکی دڵسۆز بولانەیەک باخچەکەی قوتابخانە لانەیەکی ئارام بێ بۆ ئەو مناڵە بتوانێت تاقەکانی تیا سەرف بکە زۆر باش مامۆستا شۆخانەکە دووە پرسیاری من بەڕێ لا بەڕێزت لا دوایە بۆ باشترکردنی دۆخی ژیانی منداڵانی هەرێمی کوردستان پێویست بە چی ئەکات ئەمەنەی کە خۆت
وەکو خەونێک وەکو ئاواتێک لا دروست بوو بێت ئەبێت چی بگۆڕێت وڵی بیمەیەک هەبێ بۆ مناڵان وەکو چۆن لە وڵاتانی ئەوروپا ینی بیمەیەک مناڵەکە لە دایکە بێ هەتاکو عمرێکی محدد پارەیەکی خۆی هەبێ ینی ئەوە زۆر ینی شتێکی زۆر باشە ئەگەر مناڵ لەلایە دایک بوونەوە ینی ئەو ملانە اقتصادیە زۆر مهمە بۆ مناڵان پێویست دەکات کە حکومت بیر لەوە بکاتەوە بیمەیەکی بۆ ژیانی ئەو مناڵانە دابین کە ئەو ژیانێکی گەرانتیداری بەڵێ ینی ئەوەی کە خۆی هەبێت ئەو وەختە دایک باوکەکەش دەتوانێت بۆ مناڵەکەی سەرف کاتەوە شتێکی زۆر باشە بیمەیەکی هەبێت لە ژیانی خۆیان وەکو وڵاتانی ئەوروپا زۆر سپاس دەستەکانت خۆش بێ، مامۆستا. سپاس بۆ. هەموو